سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی یاسمانی پێیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشەنەوکارانم بووی نۆمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ بەڕێزان ئەم ڕۆژ لەنێ بازار دەپرسین تا چەند باوەڕت بەوە هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا قەرزارە زۆر جار لە ڕاگەیاندنەکانەوە گوێمان لێ دەبێت سەرۆکایەتی حکومەتی هەرێمی کوردستان یاخود وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستان یاخود ئەو بەرپرسانەی کە حکومەتیان بەدەستەوەیە ڕای دەگەێنن کە حکومەت قەرزارە و زیاتر لە 20 ملیار دۆلاری لایە ئێمە دەپرسین لە هاوڵاتیان تا چەند باوەڕت بەوە هەیە کە ئەم حکومەتە قەرزارە تۆ باوەڕ بەوە ئەکەی کە حکومەتی هەرێمی کوردستان قەرزار بێت یاخود باوەڕ بەوە ناکەیت و دەڵێیت حکومەتی هەرێمی کوردستان نەک هەر قەرزار نییە بەڵکو و پاشەکەوتیشی هەیە ئەوەی بەڕێز و خۆشەویست بینەرمە من بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون حیچ باوەڕێکم پیان نییە هیچ نییە بوترێ هیچ نییە بیڵین ئەوەنەی درۆ کردووە یعنی سیخەمان پێی نەماوە حتا ئەگەر ڕاستیشکە وڵی هیچ بڕوان پێ نییە ڕاست نییە دوورە لە ڕاستی بۆ قەرزار ئەم داهاتە چی لێ من بە حکوومەتێکی نازانم پێ هەموو سیفاتێکی حکوومەتی خۆی لە دەرزاواتە دەبەرەوە هیچ پەیامێکم بۆی نییە گەنجی وای 200 مەجای تاقی لە گیرفانیان نییە بەخوا دوێنە دانێ هاوری دەبێت ئەو بەشان بە 200 مەبی قەسەم بەخوا پێم نییە کام قەرزاری ئەو قەرزاری کە بەدزوو ئەم سەرەوە سەر ئیشارێتەوە بۆ خۆی و ئەچێ بانقەکانی سویسرا پڕەکە لە پارە پڕەکە لە دۆلار پەردەی فەنوفێڵ ئەبێ هەر بدڕێ بە فێڵمان خواردن ئاخری ئەبڕێ ڕاستی بگرە پێشتا بەرز بێ پایەت قەت نابڕێتەوە سوود و سەرمایەت لە بەڕێستە پرسم تا چەند باوەڕت بەوە هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان پارە قەرزارە وەڵی من لەو باوەڕیان توانیان هەیە ئێستا بۆ نمونە عێراق 35 میلیۆن نفوسە 5 میلیۆنێر مەعاژە خوات بۆچی تۆپ و تیارەشی پێکڕێ و ئەسڵحە و دوو جێشیشی پێ بەقێەوە کاو مەعاشی هەموو مەعاشخۆرێکیژا ئەی بۆ هەیەی ئێمە 5 میلیۆنین ئەو پڕ میلیۆنێکمان مەعاشخۆر بێ نەوتێکی زۆرمان هەیە باج و دەرامەتێکی زۆرمان هەیە داخلێکی زۆرمان هەیە ئەمانە هەمووی بە شەفاف بێن نەک و 5 میلیۆن 10 میلیۆنیش بێ ئەبرێ بەڕێ و بەرهەمهێنیشمان ئەبێ بێجگە لە مەعاش و پێشیژەکەوی تۆ باوەڕ بەوە نیە کە حکومەتە قەرزار بێ نە ڕێگەێن ئەڵێ زیاتر لە 20 ملیار دۆلار قەرزارین ئەمە جگەی باوەڕە لە چێ قەرزکردو خۆیمە حکوومەتێکی ڕسمینین تا لە خەڵکی قەرزکەین و برین وڵا لە فلان وڵاتمان قەرز کردووە ئێمە ئەبێت لە بەغاوە گەشتێکی بێت لە ڕێ بەغاوە قەرزکری و بدرێ ئێمە خۆجارە ڕسمیان حکومەتین ڕەبتین بە بەغا و ڕژنووسمان جارە لەگەڵ بەغاایە چێ بە قەرزەمان ناتی تۆ پێدوانە سپیکردنەوەی پارەکانی خۆیان بێ بیهێنەوە سوی بخەنە سەر بۆمان تقریبا نزیکێکاتەوە ئەوە ڕاست تقریبان بۆچوونی تەواوە نزیگە بێتەوەلەوە بەڵام من لەو باوەڕێم هیچ دەوڵەتێک تا ئێستا باشە لە چ دەوڵەتی قەرزیان کردو برێن فلان دەوڵەت قەیچێکە عیبێتیانی پەیامە چییە بۆیان پەیامەمەوەیە مامۆساقانە شعرێکی هەیەڵێ پەردەی فەنوفێڵ ئەبێ هەر بدڕێ بە فێڵمان خواردن ئاخری ئەبڕێ ڕاستی بگرە پێشتا بەرز بێ پایەت قەت نابڕێتەوە سوود و سەرمایەت تا چەند باوەڕ بەوە هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان پارە قەرزارە وڵی باوەڕم پێ نییە بەعیش باوەڕم پێ نیە پارە قەرزار بێ بەڕێزم لەبەرەوەی داهاتێکی باشمانەیە و نەوتێکی باشمانەیە و ئیتر نازانم بە چی نەمانێ هەرز و زوو ڕایگەێنن ئەو نە قەرزارین 22 ملیار قەرزارین 21 ملیار قەرزارین ئەبێ بزانانی چیە ئەو ڕوونی کاتەوە با ئێمە شتێ بگەین ئەو کاتە ئەڵێن باشە قەرزارە بەڵام کە حشتە لە ئارانیە وەڵەن قەرزارین هیچیە نابێ بزانانی ئەوان ئەوەی ئەڵێ حکومەتی عێراقی بوجە نانێرێت ئەما کاتەوەی کە ئەو نە قەرزار بین جەخۆ بەس داهاتی وڵاتی خۆمان دەتوانێت بە تەحەداوە لە مەتوانێ هەموو عێراقی بژێنێ سپاس بەخوا لە باشمان خۆ پەروێزخانەوە وەسەکی باشە بەڕاستی ڕۆژانە بە تاکید تۆ پێدوانیە سپیکردنەوەی پارەکەی خۆیان بێت ئەمە ناوێن ناوە قەرز پارەکانی خۆیان ئەهێننەوە بە میلەتی ئەفرۆشنەوە و سوی ئەخەنە سەر بەوەی زیاتر بە پارەکانیان وڵی دەستیان گرتووە بەسەریا تێگەی
دەستیان گرتو بەسەر ئەتر بزانین کەی چی لێکەن ئەبێ شتێکە بێ بەڵام بڕوان بۆ نییە کە هەشتێکیان لە دەست بێ بیکەن باوەڕت بەوە هەیە کە پاشکۆتیشانەوێ بەدەرەوەی کە قەرزارین باوەڕم پیان نێنەوەڵە حیز باوەڕەکەم پیان نییە مەبەستمەوەیە جگەلەوەی کە قەرزار نین تۆ باوەڕشی بەوە هەیە لەوانەیە نەک قەرزاریش نەبن بەڵام ڕەنگە پاریدان ڕاویشانە بێت ئەو بە تاکید گومانی نییە ئەی بۆ توانن ڤێلاو کام شتێک خۆشە بیکەن و ئاسمانە تێگەی بەڵام کەنیە ئەڵە نیمانە ئێمە بارمان بۆ قسەی نییە لێرە چ پەیامێکت بۆ حکومەت هەیە وڵی پامی من ئەوەیە ئەو ڕێک لە خەڵکە ڕەشوروتە بن و یعنی بەڕاستی 500 کەس نابن ئەوەی کە لە حکومەت یاریێمایە تێگەی 6 ملیۆن کەس لەم وڵاتەهاشی ماقۆل لێ 500 کەس وا لە 6 ملیۆن کەسکە کە ئەوە نەبوون و داماوی بچێشن لە وڵاتە کە هیچ مەعاش و موچێک نییە جەنابێت تا چەند باوەڕت بەوە هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان لە ئێستاە پارە قەرزارە وڵی زۆر لە مێژە قەرزارە و پارەشی و چکارە گوتی بە نسبەتەوەی بۆ 2016 هەر قەرزارە و 2015 هەر باشتر بوو بەس ئێستا 2016 قەرزارە باوەڕ هەیە کە قەرزار بێ بەڵێ باوەڕەکەم باوەڕ بەوە نیە کە پارێدان ڕاوێنە بێ وڵی ئەڵێن دانراوە بەس داشنادراوە بە نسبەتەوەی خەڵک پێسەسام دەکەن و ئەڵێن پارەکە ئەدرێت و دواش نادرێت بە نسبەتەوەی مارەسە پارەکە نادرێتن باوەڕت بەوە هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان پارە قەرزارە وەڵام من باوەڕم نییە بۆچی حکومەتی گەورەوانە چین پارە قەرزارە ئەنی پارە قەرزار نییە من نییە پارە قەرزار بوون ئەی بۆچی حکومەت ڕایەگەیەنێ زۆر جار وتەبێژی حکومەت سەرۆکی حکومەت وەزیرەکان ئەمانە ڕایەگەیانن 22 ملیار دۆلار قەرزارین بۆچی ئەمە ئەکەن پێت وایە پەیامی چی بێت وەڵای ئەوە مەگە بەس خۆیان بزانن لەو کارە ئەسڵی نییە خۆیانمە باش تۆ پێت وانە ستیکردنەوەی پارەکانی خۆیان بێت بیهێننەوە بۆ ئەوەی خەڵک پێیان نەزانێت کە پارێدانراویان هەیە لە وڵاتانە و هەم بۆ ئەوەشی پارەکان زیا بکرێت و سووی بچێتە سەر بە میلەتی ئەفرۆشنەوە جارێکی تر وەڵای ئەو هینش هەیە ئەو حلێکی هەیە بەتاکی دوایە بۆی چاوەشەکاری بخەنە ناو خەڵکی ئەگینا هیچ پارەی قەرزارین هەمووی خۆیان لە وڵاتەکان ترە لە بانقەکانە هەمووی پارەکانیان لەوێ پێ دوایە داهاتی کوردستان بە نەوت و بە خاڵەستونیەکان و بە باج و بە زەریبە و بە هەموو ئەو پارانەی کە لە هەرێمیا کۆیەکەنەوە پێدوانیە بەشی داهاتی ئەم میلەتە بکە زۆریشە هەر ئەوە سنوورەکانمان لەگەڵ ئێرانە چەندمان هەیە سیان نییە لە هەر سیانەیە بەش شەکات ئەو حەمکە نەوتە لە کەرکووک و لە حەسیرەوە ئەوانە هەمووی ڕوا بۆ کیوەڕەوە تۆ باوەڕ نییە کە حکومەت قەرزار بێ قەرزاری نییە هەموو پارەکان بۆ خۆیانەوە بۆ سەرفیادی خۆیان و هەمووی هەڵەگرن بەڕێزم چۆنی باشە شوەر تا چەند قەناعەت و باوەڕ بەوە هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان پارە قەرزارە وڵی تر لە کەناڵەکانە لە هەموو کەناڵەکان دیعایە بۆ کرێک هەرێمی کوردستان قەرزارێکی خەیاڵیە باوەڕ پێ هەیە وڵی تر لە کەناڵەکان هەر کەناڵە بنەوەی کەناڵ بخۆمەر چنە کەناڵەکە ڕاستکات وڵی تر شەوانە لە کەناڵەکان دائبەزێ هەر کەسێ پرۆفیسۆر دابەزی لە بەرنامەکانە داوەتێ وەکو داوانامەیەک بۆ نێرن بێتە کەناڵە قسەی خۆی بکە ئەنجاوان ئەندام پەرلەمانەکان بە زۆریە و معلوماتیان لایە جاوەکو ئەوەیەک داوانێکی علی حەمە ساڵح ئەندام پەرلەمانی گۆڕان ئەو بە شتەکانی باواقعی بۆ خەڵکی پیشیان ناوە تا چەند خەڵک قەناعەتی پێ باوەڕی پێکاتەوە ئیتر هاوڵاتیەک باوەڕە بەوەیە ئەم حکومەتە قەرزار بێ وڵای وەکو باوەڕ ئەرە وڵا باوەڕمان پێێتی لەبەرەوەی ئەم حکومەتە ئەو هەموو سەروەت و داهاتی هیچیان نییە ئەو تا خەڵک فەرموستەیان بازاڕەکە هەرێکە و ناوێکەوە باسی دەرامەد و ژیانی خۆیەکات تۆ پێدوان نییە ئەمە ستیکردنەوەی پارەکانی خۆیان بێ بیهێننەوە بۆی سووی بچێتە سەر و زیاتر بێت و لەلایەکی درشە بۆی خەڵک گەز دەکە کەمان پارێنەیە وڵای ترەوە شتێکی معلومە کە ئەمانە هەر هەمووی هەرێکەوە لە پاڵ مەسوولێکەوە کۆمپانیایەک و شتێکی خۆی باقیدانەوە بهێنێتەوە پارەکە لەسەر دوو قەت حسابێکاتەوە تۆ لێرە چ پەیامەکە بۆ حکومەت هەیە وڵا پەیامەوەی وەس ئێو خەڵکە باشکات وەسعی مشەخۆر باشکات ئێستا زۆربەی خەڵک هەیە مشەخۆرە شەوانە سەی دەکەی کابرا لەبەر خاتری ئەوەی قیسەکەی ماڵەکەی هەراجەکە و قیسەکەی هاتەوە داواکارین لە حکومەتی تر ئاوڕێی لەم خەڵکە باتەوە ئیتر بەسەوە 22 ساڵە هەرڵن حکومەت ساوایە ساوە تاکەوە 25 ساڵ هەڵن ساوایە کێ دەگاتەوەی لەو ساوایە دەرچێت هیوادارم وەزعەکە بە وا بکەوێت کە داوای ئێمە داوای سەربەخۆیەکەین
ئەڵێ حکوومەتی سەر بەخۆمان دەوڵەتی کوردیمانێ بەڵام دەوڵەتی کوردی بەو شێوەیە ناڕابڕێ و ئاواش حکوومەتی کوردی باوەڕ ناکەم قەنەعەتم پێ نییە دروست بێت دەبێت هەتا سەرکردەکان خۆیان هەمویان یەک نەگرن و بە یەک چاوێکی برایەتی سێر یەکن و حساب بیر و باوەڕەکانیان بێرچۆنەکانیان بۆ یەکتر نەبێت باوەڕم بەو ئەوە نییە حکوومەتی کوردی بە هیچ شێوەی دروست بێت قەنەعەت بۆ قەرزاری حکوومەت هەیە نا والله قەرزار نییە نا والله باشە ئەو هەموو داهاتەمان هەیە حال لە خاڵە سود لەوە کە ئەڵێ قەرزارم قەرزار نییە هەیەی لە دەرەوە پەیامە چێ بە حکوومەت وڵی تر پێم ئەوەیە ئاوڕێک لە میلەت بنەوانێ ئاگان لەم خەڵکە بێ یعنی هەوڵێکیان بۆ هەوڵێ بۆ میلەت بن میلەتەوە تا هەمووی چەساوەتەوە ینی خەڵکەکە زۆر ینی ئەناڵێنێت جەنابێت تا چەند باوەڕت بەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان قەرزارە وەڵاو شتێکی معلومە قەرزارە ئەکید بۆچی قەرزارە بەشێکی بە فێڕۆدانی داهات و سەرچاوی داهاتە بەشێکی بێپلان نییە بەشێکی ئەوەیە کە نەیتوانێت وەکو پێویست سوود لەو هەموو دەرامەتە گرنگەی خەڵکی کوردستان وەربگرێت کە ئاکرا بە پلان و بەڕامەی باشتر کەرتی کشتتوگاڵ کەرتی پیشەسازی کردەکانی تر ببوژێنێتەوە پێ دوانە ئەمە سپیکردنەوەی پارەکانی خۆیانە لە دەروی وڵات ئەهێن و ناوە سوشی ئەخەنە سەر و ناژەڵە میلەت بزانێت کە پاریان هەیە وڵی من ناتوانم 100% تاییدیەوە بکەم یاخودەوە چکەوە بەڕاستیشی خەڵکی پسپۆر و شارەزای لە مەجای ئابوووریە بەڵام ئەوەی کە معلوم بێ ناتوانراوەکو پێویست خزمەتی خەڵک کرێت چەند ساڵە ئاگدارین کە لە بەغداوە بودجێکی زەبەلا هاتە هەرێمی کوردستان بەدەر لەوەش داهاتی ناوخۆ داهاتێکی زۆر بووە هەموو ئەم داهاتانە هەبوو لە هەرێمی کوردستان پێ دوات نییە ئەوە پاشکۆتیان کردبێت کە بەشی چەند ساڵی قەیران بکات ئەنی تۆ باوەڕ وایە کە قەرزار بێ من ئەگەر شتێک لە ڕاستیە دۆکۆمنتێ بەڵگەیەکی دروستم لە بەردەست نەبێ ناتوانم بەڕاستی لە خۆمەوە بڵێ مەڵاهی ئەوە وایە بەڵام ئەکرا پلانی باشتر هەبێ بەرنامی باشتر هەبێ خزمەت گوزاری باشتر هەبێ ئەو سەرچاوانەی کە دەکرا خەڵکی هەرێمی کوردستان دەستی کاری ناوخۆیی بخەنەگەڕ ئەو سەرچاوانە باشتر بەوژایەتەوە باشتر سوودی لێوەرگیرایە ئەو داهاتی کە لە ڕابردووە بوو ئاکرا بە شێوەیەکی باشتر پلانی بۆ دانرایە و خەرجکرایە و خزمەتی خەڵکی پێ بکرایە لێرە پەیامە چێ بە حکوومەت ئیتر لە ڕاستیە ینی بیانوویەک نەماوە بۆ ئەوەی کە بڵێن حکوومەتێکی مەسەن تەجروبەمان نییە یاخود مێژوویەکی کەمان هەیە لە حکومڕانی ڕاست ئەگەر خۆمان بەراورد بکەین بە ئەو حکوومەتانی دەوروبەرمان بەڵام بەڕاستی 20 ساڵ 25 ساڵی ژمێژووە لەبەرەوە ئێمە پێویستە ئەوەی کە لە ڕابردوو نەماتوانیوە سوود و لێوەرە بگرین لە داهاتوو سوود لە کەرتەکانی پیشەسازی کشتتوکاڵ بوارەکانی تر وەربگرین دەستی کاری خۆماڵی بخەینەگەڕ ئەو هەموو خەڵکە باشەی لە هەرێمی کوردستانە هەیە لە مەجاالە جیاوازەکانە ئەوانە بخرێتە گەڕ سوود لە توانا و شارەزایی و سپۆڕیان وەربگیرێ ئەکید بەو هەموو ئیمکاناتە مرۆیی و سەرچاو گرنگەی خەڵکی کوردستان دەکرێت باشتر پلان بۆ بەڕێوەبردننی وڵاتدا بنرێت توانین تەنها پشت بە نەوت نەبەستین پشت بە بوارەکان تر بەستین بۆ ئەوەی کە هەم داهاتمان زیاکات هەم خەڵکیش دەستی کار بکەوێتە کار و خەڵک لە بێئیشی ڕزگاری بێ ئەکید ئیتر بەڕاستی معلوم بوو کە تەنها بایەقدان بە پرۆژەی و باڵەخانە و بە بینا و بە مەشارێعی ئوتێل و ئەوانە ئینتاج و سەرکەوتنی باشی بەدەست نهێنا چکە ئێستا بینین وتێلەکانمان پڕە لە خاڵی بەڕاستی ئەکرێ ئیتر ئێمە بڕێن بە دوای سەرچاوی باشتر کە وەکو ئاماژەم پێکرد کشت و کاڵە پیشەسازیە کارگەی بچووکی گەورەیە هەموو ئەو سەرچاوانی کە پێویستە خەڵکی کوردستان تو سوودی لەوەربگیرێ ئەکرێ سوودی لەوەربگیرێ و کاری پێ بکرد هاوڵاتیەک پێی وایە ئیتر پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها پشت بە سەرچاوەکانی نەوت نەبەستێت پێویستە لەمە دو ئاوەڕ بدرێتەوە لە کەرتی کشتتوکاڵی و کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی هەم داهات زیاد بکات لەلایەکی دیکەشەوەی دەستی کار دەستی کرێکار کاری دەستکەوێت بۆی خەڵکە ڕەشەڕوودەکەی هەرێمی کوردستان چیتر بەتاڵ نەبن بۆی دەرچۆکانی زانکۆ و پەیمانکە چیتر بێکاردانە نیشن و بەتاڵ نەبن ئەمە لە دوو ڕۆوە سوودی هەیە
لە ڕوویەکیانەوە فشار لەسەر حکومت کەم دەکاتەوە لە ڕوویەکی دیگەیشەوە میلەت لە برسێتی ڕزگاری دەبێت. ئێمە هیوادارین حکومەتی هەرێمی کوردستان لەمە دووە هەوڵ بدات بوار بە بواری پیشەسازی و کەرتی کوشت و کاڵ و کەرتی گەشت و گوزاری بدات بۆ ئەوەی چیتر هەرێمی کوردستان بەدەست نەبوونی و نەهامەتی و قاتوقڕی و بێموچەیۆ نەناڵێنێت بۆ ئەوەی چیتر حکومەتی هەرێمی کوردستان هەموو ڕۆژەیە داغ نەکەنە دڵی میلەتەوە بڵێن قەرزارید بۆی حکومەت ئەو بیانووی نەمێنێت. ئێمە هیوادارین بایەق بە بوارەکانی دیکە بدرێت بۆ زیاتر خزمەتکردنی خەڵکی کوردستان و زیاتر بەرە پێشوونی ئەم هەرێمە جوانەمان. حیچ باوەڕێکم پیان نییە. هیچ نییە بوترێ هیچ نییە بیڵین ئەوەنەی درۆ کردووە یعنی سیخەمان پێی نەماوە حتا ئەگەر ڕاستیشکە وڵی هیچ بڕوان پێ نییە ڕاست نییە دوورە لە ڕاستی. بۆ قەرزار ئەم داهاتە چی لێت؟ من بە حکوومەتێکی نازانم چونکە هەموو سیفاتێکی حکوومەتی خۆی لە دەرزاواتە دەبەرەوە هیچ پەیامێکم بۆی نییە. گەنجی وای 250 تاقی لە گیرفانیان نییە بەخوا دوێنێ دانێ هاوڕی دەبێت ئەو بەشان بە 250 قەسەم بەخوا پێم نییە. کام قەرزاری ئەو قەرزارەی کە بەدزوو ئەم سەرۆ سەر ئیشارێتەوە بۆ خۆی و ئەچێ بانقەکانی سویسرا پڕەکە لە پارە پڕەکە لە دۆلار پەردەی فەنوفێڵ ئەبێ هەر بدڕێ بە فێڵمان خواردن ئاخری ئەبڕێ ڕاستی بگرە پێشتا بەرز بێ پایەت قەت نابڕێتەوە سوود و سەرمایەت. وڵا بەپێی ئەو قسانە کە لەکەن تەبەن خەرزارە تەبەڕاگەیاندەکان ئێمە ئیبیسین جا ڕاستەکەن هەموو شتێک لەناو کووردا بێ. داهاتێکی زۆرمان لە ڕابردووە هەبوو لە بەخاوە بودجێکی زەبەلا هات داهاتێکی ناوخۆی زۆرمان هەبوو پێ دوایە حکومەتی هەرێمی کوردستان بەرگی قەیرانێکیاوە نەگرێت و خەرسکە نەزانینە چۆن نەزانین تووشی هەموو شتێک دەکات بەست چێ لێ نەزانینە ئێتە کە تۆ نەزانی لە ماڵێکە باوک نەزانێ ماڵم ناڵ خەوکە لە وڵاتی ژا هەروایە کە تۆ نەزانی نەتوانی ناکرێ نازانێ. باشە ئەی پێدوان نییە سپیکردنەوەی پارەکانی خۆیان بێت ئەیهێننەوە لە دەرەوەی وڵات لە باغەکانی وڵاتانی تر ئەیهێننەوە لە هەرێمی کوردستانە ئەیدەنەوە بە خەڵک و سووشی یەخەنە سەر و هەم ناژەڵەن خەڵک بزانێت کە پاریان هەیە و هەم ئیسفادێکی باشتری ژەکەن و سوو ئەچێتە سەر پارەکانەوە زیاتر ببوویان. ئەرەوەڵدەی بڵێن چی؟ هیچ نییە بوترێ هیچ نییە بیڵین هەموو شتێکە زانین خۆمان هیچ دەسەڵاتێک نییە. پەیامت چێ بۆ حکومەت؟ وڵای پەیام ئەوەی ڕازگۆ بێت لەگەڵ خەڵکە تەنها ڕازگۆ ئیتر هیچی تر بەس ڕازگۆ بێت. جەنابێت تا چەند باوەڕت بەوە هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان پارە خەرزارە؟ حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەنەی درۆ کردووە ینی سیخەمان پێی نەماوە حتا ئەگەر ڕاستیشکە ئەگەر دڵنیابین لەوەی کە ڕاستیشەکە بەڵام سیخەمان پێی نەماوە چونکە حکوومەتێکە بە هەموو شێوازێ هیچ قورساییەکی لە لای جەماوەرەکەی نەماوە لەسەر بنەمای درۆ و کەڵەکە و ئەو شتانە تەبەناکە لەبەرەوە من هیچ هیوایەکم پێی نییە کە بەو قسەش باوەڕ ناکەم کە بڵێن قەرزارانە ڕاستە ڕەنگە حکوومەت قەرزار بێ بەڵام حیزبەکان لە هەموو لایەکۆ حکوومەت دەدۆشن حکوومەتیان هێناوەتە وا لێ کردووە کە بە هیچ شێوەیەک هیچ دەسەڵات و توانایەکی نەماوە وەکو چۆنەڵێ لاشەیەکی مردوو توانای ئەوەی نەماوە بتوانێت بەسەر وەزعەکانە سەیتەرە بکاتوە. پێدوان نییە سپیکردنەوەی پارەکانی خۆیان بێ لە دەروی وڵاتەوە هێننەوە هەم ناهێڵە میلەت بزانێت کە پارەیان هەیە و هەم سووشی ئەخەنە سەر و جارێتتر بە میلەتی ئەفرۆشنەوە و پارەکانیان زیاتر کەڵەکەکەن. بەڵێ وڵی لەبەرەوە من کەسێکی ئابووریزان نیم تا بتوانم بە چاکی ئەو پێناسەی شتە بۆ تۆ بکەم بەڵام هەرچی تۆ بڵێ ئەوانەی کە تۆ ئێری و ئەوانی کە لە هەموو دنیا کە نەشێ ئەمانەیکەن بۆ ئەوەی گیرفانی خۆیان دەوڵەمەندکەن و ئەو خەڵکە گوێ بە خەڵکەکە نەدەن. پەیامێکت بۆ حکومەت هەیە لێرەوە؟ وڵی حکوومەتێک کە
من ئیمانم بۆ حکوومەتە نییە تاکو هیچ پامێکی بۆ بنێرم لەبەرەوە حکوومەت هیچ من بە حکوومەتێکی نازانم چونکە هەموو سیفاتێکی حکوومەتی خۆی لە دەرزاوە لەبەرەوە هیچ پامێکم بۆی نییە. جەنابەت تا چەند باوەڕت بەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پارە قەرزارە؟ والله هیچ بڕوان پێ نییە، ڕاست نییە، دوورە لە ڕاستی. لەبەرەوە دوورە لە ڕاستی ئەو نەوتە ئەفرۆش چی لێیە؟ ئەی بورجێ ئەو هەرێمی کوردستانە چی لێیە؟ کێی خوا هەر مافیەکانین؟ لە مافیا زیاتی کێیە؟ فەقیری چینێکی فقیریش قوربەسەر داما و زەلیلی ژێ دەستی ئەمان. ئەڵەن حکوومەتی بەعەز ئەمان لە حکوومەتی بەعەز خراپتریشن. بەس ئەوەی هەیە دەری کابرای کیمایی ناکەم بەسا خەڵکە. دەسەڵاتی ئەوان نییە. لە فەرقی ئەوان و ئەمان چییە؟ هیچ فەرقیان نییە. پێت وانە ئەمە سپیکردنەوەی پارەکانی خۆیان بێ لە دەروی وڵاتەوە ئەیهێننەوە بە ئێمە ئەفرۆشنەوە جارێکی تر هەم بۆ ئەوی میلەت هەز نەکات کە ئەمانە پاریان هەیە هەم بۆ ئەوەشی سووی بچێتە سەر و زیاتر ئیسفادە بکەن. تەبان لەبەر سووی زیاتر دەچێتە سەر لەبەر پارە خۆیانە هی خۆیان هێنن بۆندی و لەبەرەوە بڵێ ئەوم پارەمان قەرز کردووە بە ئەسڵ و ئاساسی نییە. ئەمە ئەوەیە لە بەزی خۆ دێم لە سمیاڵی خۆت ئەوە قسەکە ڕێک ئەو قسەی پێشینان زۆر ڕاستە. تۆ لێرەوە چ پەیامێکە بە حکوومەت هەیە؟ وڵی پێم وایە ئەڵە حکوومەت ڕازگۆ بێ لەگەڵ خەڵکان بێتە ناو خەڵک بێتە ناو میلەت میلە بزانش ئێوە چیتانەوێ ئێمە باوکی تۆین وایە وانە ئەوان باوکی ئێمەن بزان بێتە ناو میلەتەکە بزان میلەت چیانەوێ وایە کاکە زەلام بزانم 250 تەقە لە گەنجی وای 250 تەقە لە گیرفانیان نییە بەخوا دوێنێ دانێ هاوکی دەبێ ئەو بەشان بە 250 قسەم بەخوا پێم نییە یامێکم کاکە بڕۆ لە ڕای خۆ بڕۆ گەردن ئازابێ هەزارانی وایە بۆ لامان. تا چەند باوەڕ بەوە هەیە حکوومەت پارە قەرزارە؟ والله قەنەعەتم نییە وەکو خۆم هیچ قەنەعەتێکم نییە. بۆچی؟ لەبەرەوە داهاتمان زۆر زۆرە داهاتی کوردستان باوەڕە بێ ئەمەە زۆرە بڵێم لەوانەیە بەشی دوو وڵات بکەنە وڵاتێک. باشە هەموو کوردستان کۆکەرەوە لەوانەیە بەقی بەغدا نەبێت بەو هەموو قەیران و جەنگی داعشەوە ئەوان بۆچی داهاتی میلەت ئێن و پڕۆژەیشان هەیە و قەیرانیشان هەیە و بەڵام لەگەڵەوەشە لانی کەم وچەکە بۆ خەڵک دابی نەکەن. پێت وایە ئەمە ڕاستە لەگە میلەتە بیکەن؟ نەخێر بەڵام حکوومەتی عێراق حکوومەتە هێشتا ئێمە نەبووین بە حکوومەت دوای ئەو هەموو ساڵە تازە بە تازەی ئێمە بەتەماین حکوومەت پێک بێنی تا ئێستا حکوومەت نی. باشە پێت وانە ئەمە سپیکردنەوەی پارەکانی خۆیان بێت لە دەروی وڵات ئەیهێننەوە هەم بە میلەتی ئەفرۆشنەوە جارێکی تر و سوویە خەنە سەر هەم لەگەڵ ئەوەشە ئەیانەوە میلەت نەزانێت کە پارەیان هەیە؟ والله خۆت طبعا بەتاکید ئەو نەوتە ڕا پارەکەی لە شوێ لای چییە لە چ شوێنێکە لە چ شوێنە داهێنرێ هەمووی بەدوای ئەو پرسیارە ئاگەڕێ بەیانی ڕۆژە بێت تا ئێوارە خەڵک بەدوای ئەو پرسیارە ئاگەڕێ. تۆ بڵێ نەوتەکە لە ژێرزەوی دەرئەهێنن دوایش پارەکەکەنەوە ژێرزەوی؟ والله یاتر بڵێم چی وەڵامەکەی لە لای خۆیانە لە لای ئێمە نییە ئێمە بەیانی زۆر ڕۆژە بێتەوە تا ئێوارە خەڵک بەدوای ئەو وەڵامە ئاگەڕێ چەندین ساڵە خەڵک بەدوای ئەو وەڵامە ئاگەڕێ پارەی ئەم نەوتە لەکوێیە؟ پەیامێکە بە حکوومەت هەیە؟ والله داوای لێ یەکەم لەمە دووە شەفا بێ موچەی موچەخۆران لە کاتی خۆیان بیە ئەم بازاڕە مردووە ئەیبینی یعنی بێکەسابەتیە بێ بازاڕیە خەڵک ناتوانێت کرێخان و بە خەڵک ژیانی خۆی دابین ناکە داوای لێ یەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان چای بەخۆیان بخشێنێتەوە ئەو پارانەی کە دیار نەماوە یان لایەتی دەستی بەسەراگردۆ بیژێڕێتەوە بۆ میلەتەکە میلەتێکی فەقیرە ئەو باوکی میلەتە بەزەی بە مناڵەکانی خۆیان بێتەوە تۆزە ڕەحمی خۆی گەورە لە دڵیان. سڵاومەیە بۆ پێشمەرگە قارەمانەکان بۆ هەموو کوردەکان بەڵام عیب بە حکوومەتی ئێمە تا ئێساێکی وەکو من کوردم لە دەرەوەم 21 دانە ساڵە 20 ساڵە بۆ حکوومەتە ئێرەش چاوێک سەیرێکی چاوێک وەکو ئەو حکوومەتەی دەرەوە ناگە وەکو ئەوروپیانە ناگە بەڵام ئەوان هەتا دانیشن بە احترام هەموو شتیان بە احترام هەموو شتیان بە ڕێک و پێچی هەموو شتیان بێ فێڵ و تەڵەکە یەک جار ئەڵێن نە یەک جاڵەڵێ کەوتی فەرم و ئەو شتە بای ئەوەنێ بای ئەوەنێ یاری و پێ ناگات زیو لە ناگە ناچە لە سیم بیێنێ بە 2000 دروستی گاو لێرە بیابەدا فەقیری هەژار بەوانەی کە احترام هەمووی لە ژوورەوە بەڵام فەقیر هۆژارەکان هەمووی دەستیان پان کردوێتەوە بۆ ئێمە ئاوارە بووین بە بۆنەی حکوومەت و بە بۆنەی ئینتیفازەوەینەوە هەمومان ڕاکەینە دەرەوە خزمەکاری دەوڵەتی ئەژنەبی بکەین ئەی بۆنەینەوە وڵاتی خۆمان و بۆنەینەوە خاگەگەی خۆمان خزمەتکەین بەڵام بە احترام و بە ڕێک و پێچیەوە. پێدوانی ئەو خزمەتە قابلی ئەوان نەگە ئێرە وەکو چۆنیانی ئەوەیە ئەوان کە ئەوە ڕێز لە تۆ بگرن قابلی ئەوەنین کە تۆ بچی خزمەت ئێوان پێوە خزمەت ئێمانەکەی بەس شانازیەوە ئەو خزمەتەی ئەویانێکم هی حکوومەتی خۆمان ناگەم
چکە حکوومەتی خۆمان چی بۆ کردوین بەڵام ئەم قسانە و ئەم لەگەر ڕێزم بۆ تەلەڤیزۆنانە و ئەم میکرۆفۆنانە هەمووی درۆ دەلەسەیە قسە ڕاستیەکان ناگەێنن ئەیخەنە علاگەیەک و دوای ئەوە چۆن ئاوا لە سەیرانیێتەوە ئاوا فڕێیا بە عسمانە ئەوە شەرعی نەشتی لێک ئێمە ئەیگەێنین وەکو خۆمان ئێوە ئەیگەێنن بەڵام هەمووی بە تاوەتیش ناگەێنن لەگەر ڕێزم بەڵام ئێمە دڵنیا بەیگەێنین قسانەی کە من هەمووی کردم هەر هەمووی ناگەێنی دڵنیا بەیگەێنم لە نیوەیە ئەی بشڕێنی دڵنیا بەیگەێنم من لەوێ دانیشتوم دیقەت دڵماونەتێ چەند جار دانیشتوم بە دیارتانەوە 21 ساڵم لە ئەوروپام هاوایەمەوە بۆی کەس نەمناسێکە من ئەوروپیم گەنجەکان نەزانن بۆی ئەوانیش ماڵیان وێران نەبێ و ئاوان نەخنچێن ئەو هەموو گەنجە بۆچی ڕوخ ئەگە حکوومەتەکەمان لەگەر ڕێزم تۆزی احترامی ئەو خەڵگەی بگرتایە ئەو خەڵکەوە هەم ناڵانە ئایلا نەخنکە فەر ئەمە دووەڵ هەڵەبجەی دووەمەوە تا هەتا هەڵەبجەی دووەمە هێشتا هەر تەواو نەگردووە جاوەرە بۆی ئەولە من لە وڵاتێکا ژیم هۆڵەندای پێڵێن کە وڵاتێکی مافیایە بڵین بۆ نمونە لەوێ کە وڵاتێکی دەرمانخۆری تەنانەت دەرمانخۆرەکە ئێڵە بە ئیسراحەتی خۆی بەڵام بەڕێک و پێچینی هەموو قووەتێکی نایەتێن هەموو ڕێگایکی نە بەڵام وەرەسێ فەقیرۆژە ئەوەی بە شەرەفە سوال ناگە پارەی پێ جلیشی جوان لە بەرەکە لە بازار داوای پارە ناگە پێی بڵێ پارە و پێڵە ئاپارم پێ باوەڕ بەوە هەیە حکومەت قەرزار بێ باوەڕم پێ بەڵام کام قەرزاری ئەو قەرزاری کە بە زوو ئەم سەرەوە سەر ئیشارێتەوە بۆ خۆی و ئەچێ بانقەکانی سویسرا پڕەکە لە بانک پارە پڕەکە لە دۆلار لەوێ هاوارەکە ئەڵێ ماڵی ئەوان ئاوا بێ بۆی ئەوانەوە ئێمە کاسبی پێواگەین ئەوان کاسی پێوەکە ئەوروپیەکان کاسبی پێوەکەن لە بەرەوەی سووی ئەخەنە سەر بۆ ئەوان ئەمان پارەگەیان بن پەیامە چێ بە حکومەت پەیامم چی پێ بڵێم ینی ئەوە خۆ هەر من نیمە قسەیەکەم من مناڵێک و گەنجێکی ئاوا پیاوێکی بەتەمەنی 70 ساڵە تا ساڵە ئەو قسانە ئەکا احترامی لێ ناگرێت احترام لە قسەکانی من ئەوە بەزیاژ وەستا منە قسانە ژەگەم تا چەند باوەڕت بەوە هەیە کە حکومەتی هەرێمی کوردستان پارە قەرزارە وەڵا بڵێم چی باوەڕە پێ دیکە قەرزار بێ ناوەڵە باوەڕم پێ نییە باوەڕی چیم پێ ناوەڵە باوەڕم پێ نییە بۆ ئەڵەن قەرزارین 22 ملیارد دۆلارمان لایە ئەم پارێ چی لێ هات وەڵا هەمیان دزیوە هەمووی دزراوە پێدوانی ئەم قەرزێکی هێناوێنێتە سەرمان سپیکردنەوەی پارەکانی خۆیانە هێناویانەتەوە بۆی هەم میلەت نەزانێت کە ئەمانە پاریان هەیە و بۆی هەم سوشی بخەنە سەر و پارەکانیان زیاتر بکەن وەڵی ئەوە بینی خۆیانە ڕیاری خۆیانە باوەڕت بۆ نێکە قەرزار بێ ناوەڵە باوەڕم پێ نییە پەیامە گاراسی حکومەتەکەی وەڵی ئەلێ هینەکە باش بێ وڵاتەی خۆمان وەکو جاین لێ بێتەوە وڵای باوەڕم پێ چکاینێ پارێکی زۆر قەرزارەوەی ئەم قەیران و شۆکە ڕووی تێکرەوەی ئەم شەڕانەوە کە لە پڕکرۆتەرەمی کوردستان و بەهۆی ئەوەشەوە پارێکی زۆر قەرزارە چکاینێ بەڕاستی عنی میلەتەکەش تەواو بێزار بووە برسیە زۆر برسیە بۆچی قەرزارە لە کاتێکدا کە چەندین ساڵە بودجێکی زەبەلاح لە حکومەتی ناوەندەوە دێتە هەرێمی کوردستان لەگەڵەوەدا ئێمە خاڵی سنووری و داهاتی ناوخۆمان هەیە ئەم چەند ساڵە ئەم پارانە چی لێ هاتووە بۆ حکومەتی هەرێمی کوردستان نەیتوانیەوە بەشی چەند ساڵە پاشکەوت کات و قەرزار نەبێت وەڵای ئەوە بێ لە خۆیان بپرسن چکانەوە پرسیارە وەڵامەکەی لای میلەت نییە پێدوانیە ئەم پارەیە سپیکردنەوەی پارەکانی خۆیان بێت بیهێننەوە لە دەڕی وڵات و بۆی میلەت نەزانێت کە ئەمانە پارەیان هەیە و بۆ ئەوەیشی سووی بخرێتە سەر و زیاتر خوانی پێدەوڵەمەندکەن ئەوەشیان تا ڕادێکرێت تێچێ چکانەیە ئەو پارەیەکی زۆر وە خەیاڵیشەوە بە کۆمەڵێک وڵاتەیە ناکرێت ئەو پارێش بەڕاستی عنی بەس بە خۆیان ئەکرێت کە دابینی کە وڵاتەکەی خۆمان و بیگەڕێنەوە ئەگەری خۆشیان بێت پەیامە چێ بە حکومەت وڵی تر نازانم بڵێم چی بەڕاستی میلەت برسیە تا چەند باوەڕە بەوە هەیە کە حکومەت پارە قەرزارە باوەڕم بینی بۆچی حکومەت بۆچی پارە قەرزارە پارەی هەموو نەوتە چی لێت باوەڕە بەوە نیە کە پارە قەرزار بێت نەخێر پێدوانیە سپیکردنەوەی پارەکانی خۆیان بێت لە دەروی وڵات ئەهێننەوە بە میلەتی ئەفرۆشنەوە جارێکی تر سوشی ئەخەنە سەر و ناژەڵە میلەت دەزانێت کە پاریانەیە بێگومان وایە تەشیت پەیامە چێ بە حکومەت پەیامی من نازانم تاکەی ئەم پارانە والیەکەن تاکەی خەڵک والیەکەن
نازانم ئەمە چۆن حکوومەت ئاوا بەڕێوەچێت ڕێزت تا چەند باوەڕت بەوەیە کە حکوومەت پارە قەرزارە هیچ پارەی قەرزارە بۆ قەرزار بێت ئەم داهاتە چی لێ بەس پارەی مەرزەکانمان بەس بۆ هەموو بیلێت بۆ قەرزارە درۆک باوەڕە پێ نییە ناوەڕە درۆک ئەی پێت وانە سپیکردنەوەی پارەکانی خۆیان بێت لە دەروی وڵات ئەهێننەوە سوشی خەنە سەر بە میلەتی ئەفرۆشنەوە جارێکی تر ناژەڵە میلە دەزانە کە پارانەیە بەتاکید وایە چکە ئەمە حکوومەتمان نیە سێ کۆمپانیای گەورەیە هەموڵام هەرێما بن بەڕێوە چی چین یەکێتی و پارتی و گۆڕان جاران بەس یەکێتی و پارتی وەزە گۆڕانی شۆتە پاڵ لێرەوە پەیامە چە بە حکوومەت هیچ پەیامێکم نشکە هیچی نییە بۆ میلەت میلە چی پەیامێکی بێ بوو بەس داوەشێنەوە هیچ باوەڕێکم پیان نییە هیچ نییە بوترێ هیچ نییە بیڵین ئەوەنەی درۆ کردووە ینی سیخەمان پێی نەماوە حتا ئەگەر ڕاستیشکە وڵی هیچ بڕوان پێ نییە ڕاست نییە دوورە لە ڕاستی بۆ قەرزار ئەم داهاتە چی لێ من بە حکوومەتێکی نازانم چونکە هەموو سیفاتێکی حکوومەتی خۆی لە دەرزاوە دەبەرەوە هیچ پەیامێکم بۆی نییە گەنجی وای 250 تاقی لە گیرفانیان نییە بەخوا دوێنێ دانێ هاوکردی دەبێت ئەو بەشان بە 250 قەسەم بەخوا پێم نییە کام قەرزاری ئەو قەرزاری کە بەدزوو ئەم سەرەوە سەر ئیشارێتەوە بۆ خۆی و ئەچێ بانقەکانی سویسرا پڕەکان لە پارە پڕەکان لە دۆلار پەردەی فەنوفێڵ ئەبێ هەر بدڕێ بە فێڵمان خواردن ئاخری ئەبڕێ ڕاستی بگرە پێشتا بەرز بێ پایەت قەت نابڕێتەوە سوود و سەرمایەت تا چەند باوەڕت بەوە هەیە کە حکوومەت پارە قەرزارە واللهی باوەڕم بەهۆی حکومەت بۆچی قەرزارە بەداخەوە حکوومەتی شوێنەکانی کە ئەگە پارش قەرزکە بۆ گەلەکەی خۆیەتی بەڵام لێرە شتێ بەلای حکومەت نابێت چکە حکومەت یعنی دەسەڵاتداری ینی گەڕانەوە بە ئیرادەی خەڵک ئەوەی کە لێرە هەیە ستاتوەیە کە هەیە بەداخەوە توانم من ستاتوەیەکی مەبەستم دەسەڵاتە مەسڵ حکومەتە ئەوەی کاوتێک وایە حکومەت قەرزارە پارێکی زۆری لەسەر ئەی پارە لەکوێیە بۆ کێیە باش ئەو پارەی کە لە باقەکانی کەنەدا ئەمریکایی چیەیە مەگەر هی حکومەتە نییە درادراوە دەرەوە یعنی ئەو پارەی چیە بۆچی لە باقەکانی ئەوروپا ئەمریکا حیجزە ئەگە حکومەت قەرزارە 30 میلیۆن دلار یا 100 میلیۆن دلار لە باقەکانی ئەمریکا ئەوروپا چی دەکات ینی من باوەڕم هەیە حکومەت قەرزار نییە بۆچی قەرزارە ئەتوانێت لەمانێکە سێ معاش بە نەک معاشە بەڵام ئەوە سیاسەتی برسیکردنە سیاسەتی برسیکردنی میلەتە بۆچی ینی ئەو دەسەڵاتی کە هەیە دەسەڵاتێکی سیاسی نە بۆ پێش بە ئیرادەی خەڵکی نە بەسەر دەسەڵاتێک بووە دایمە باوەڕی بە زەبر و هێز و تۆقاندنی خەڵکە بووە دوایان پاریان بۆچی بەوا خۆیەکە نان بە میلەت چی لێەکە ئامانجیان ڕوونە بۆچی ینی سیاسی برسیکردنە ینی نەبوو تۆ لێچ کونجێکی عالەمە برسیکردنی میلەت چ سوودێ بەوان نەگەیەنێت ئەو سوودە بەوان ئەبینە ینی ئەوان باوەڕیان بە دەسەڵات گۆڕی دەسەڵات نییە دەسەڵ دەستکە ینی ئەگەر میلەت تێر بێ و شار بێ ینی ئەگە بیرمان بێت ساڵە لەمەوە بێ 2 ساڵ پێش خەڵک داوای زیادکی موچەیە کرد قەداتە سا جادا ئەگە بیر خۆدان دەزانن خەڵک 2 مانگ 3 مانگ لە بدەرکی سەرا بداوای ئازادیەکە ینی کێشەی ئێمە تەنیا ئابووری نییە کێشەی بە سیاسیە نەبوونی شەفاعەتەوەی دموکراتیە شتێک بە نای دەسەڵاتی دموکراتی لێرە وجودی نییە دوانی ئەمە سپیکردنەوەی پارەکەی خۆیان بێت پارەکانی خۆیان ئەهێننەوە بە ناوی قەرزکردنەوە سوشی ئەخەنە سەر ناژێڵن میلەت بزانێت کە پاریانەیە ئەوان بۆچی دایەساتوان حکمڕانی و خەڵکە بکەن حکمڕانی و خەڵکە بکەن 30 ساڵە ئەم سیستەمە ئەم دوو منەماڵە یا بۆ من ئەم سیستەمی کە پێوە دەسەڵات حکومەت دەرێمی کوردستان ئەوان میلەتێکی مردویان نەوێ میلەتێکیان نەوێ میلەت وشار نەبێ ینی بۆچی ینی ئەگەر بچی نەباتی دۆلاریش هەشتێکە بێن ئەزان بگوێ ئەو میلەتی شەکەن
ئەبێ من بۆچوونی من وایە داوای من وایە لە هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە لە هەر شوێنێک بە شەڕی ئەم دەسەڵاتە بکات شتێک نییە بە ناوی قەیران شتێک وجودی نییە بە ناوی نەبوونی پارە ئی باشە ئەو هەموو نەوتە ئەگەر بەس بە داهاتی داری کارەبادا یعنی پارەی بەشی هەموو داهاتی کوردستانەکە مامشە خۆرەکە ئەو بارە لەکوێیە من ئەپرسمەوە بارە لەکوێیە بەڕێز وەزیری دارایی قەرزی لەکێ کردو لەگەڵ مای دەوڵەتی کردێتی بۆچی بۆ خەڵکی هین ناکەن بۆ خەڵکی بڵێ خەڵکی نێبا ئەوەنە من لە دۆلارمان لە باقی ئەمریکایە لە باقی درای نێدۆڵی قەرز کردو بۆ کێ قەرمان کردووە هەموو شتەکان شارەوەن بەداخەوە یعنی سێریکە ڕێکەوتن دەکرێت لە وڵاتێکی ئەمریکا کی شارەوەیە بەندەکاری پشتوی کێیە یعنی لەم وڵاتە سیستەمێکی خۆسیتینیە خەڵ ئەوە نیە گردراوی خەڵبێ خەڵ زانێت چی دەکات پەیامت چێ بە حکومەت وەڵی من پێشە پشتی پێیان بۆ خەڵکە بێ خەڵک شیار بێ حکوومەت دەسەڵات خوازی ئەو دایمە سڵتەیەکە لەسەرە بۆ خوارەوەی دایمە ئەوەی کە تەسحی ئەدا کۆمەڵگایە یعنی ئەوان لاوانێ سبێنێ قۆناغی کە مۆدلی کە بێنە پێشەوە ئەگەر مشە شارەسەر بێ ئەگەر کێشەی قەرزی شارەسەر بێ دەی خۆیان لە قەرزەکەین باشە یعنی سبێنێ مۆدلی کێنی ئەوە عقڵەتی سەر دەسەڵاتی سەر ئەیران بە قەیران چارەسەرەکەن یعنی پێشان ناکرێت نە قەیران بە قارە چارەسەرکردن یعنی حکوومەتێک دەسەڵاتێک شعبەکەی سێ بڵێمێ بەڵام سێرەکەیت لە ئەکبەر هەژاریا بژی لە ئەکبەر بێقدادیا بژی یعنی ئەمە شتێک نابێنمە ناوی یاسا یعنی من پێم وایە ئەبێ حکوومەت لە بنەوە هەڵوەشێ حکوومەت گەڕێتەوە بۆ ئیرادەی خەڵک ئەبێ دەستورێکی دموکراتی ئارە بگرچکە ئەگەر دەستور نەبێت هیچ گرسیەک نییە ئەوانەی کە بنەژە ناوی پەرلەمانە سەرۆکی پەرلەمانەکەنە دەرەوە بۆ نمونە یعنی خۆیان یاسای بەرنەمان جێبەجێ ناکەن خۆیان پەرلەمانیان کۆیلە کردووە دەسەڵاتیان کۆیلە کردووە یعنی کێشەی ئێمە تەنیا ئابووری نییە کێشەی ئێمە سیاسیە نەبوونی یاسایە ئەو یاسانەیەکی هەیە هیچی یاسانی ئەبێ نەکرێتەوە بەدایان ڕۆژنامە نیست بێحورمەتی پێکرێ یعنی ئەوەی چییە هەر حکومەتە نییە پەیامەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شاری سلێمانی بەو جۆرە بوو کە زۆر نیگەرانن لە دۆخی ئێستای هەرێمی کوردستان و لەم قەیرانە دارایی کە حکومەتی هەرێمی کوردستان بەسەر ئەم میلەتەی هێناوە هاوڵاتیان پێیان وایە حکومەتی هەرێمی کوردستان نەک هەر قەرزان نییە ئەگەری زۆریشی هەیە پارەی دانراویان هەبێ لە بانقەکانی وڵاتانی دەرەوە و ئەوروپا هاوڵاتیان نیگەرانن لەوەی کە بۆچی دەبێت دۆخی هەرێمی کوردستان بەم جۆرە بێت و هاوڵاتیەکان بەم جۆرە ژیان بەسەر بەرن لە سایەی حکمڕانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستاندا هاوڵاتیان دەپرسن داهاتی نەوت و خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ و کارەبا و مرور و ئەوانەی دیکە لەکوێیە و بۆ کوێ دەچێت ئەم هەموو پارێکی بەسەر هاتووە ئەی بودجە زەبەلاحی ناوەند کە هەیەتە هەرێمی کوردستانەوە چی بەسەر دێت هاوڵاتیان باوەڕیان بەوە نییە کە حکومەتی هەرێمی کوردستان پارە قەرزارە هاوڵاتێکیش پێی وایە ئەمە سیاسەتی برسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نانەوێ خەڵک تێر بێت نانوێ خەڵک ژیانی خۆش بێت بۆ ئەوەی داوای شتی تریان لێ نەکرێت ئێمە هیوادارین دەست بەجێ حکومەتی هەرێمی کوردستان کۆتایی بێنێت بە قەیرانی برسیکردن و قەیرانی سزادانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان کردەوەکانی خۆیان ڕووبەڕووی خۆیان نەبێتەوە کە دوجار هەموو لە یەکمان ببینە خۆڵەمێشی ئەو ئاگرا پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لە یەکمان بێت